خۆرتێکی ئەمریکی ناوی کەیلبە دەماکو هات هەرێمە کوردستانی و بەتایبەتیژی پەرزگا سلێمانێ ناوی بوو سوورە یانژی مامۆستای ناوێ هەرێم لێ کرد ناوی هاتە گوهرتن ژێرت بێژن سوورە یانژی سۆرۆ ji ber ku ew bixwe bi pêstê xwe kesekî spî ye sor e li herêma Kurdistanê jê re dibêjin sûr e ew xwe jî dibêje dema ku tu kesekî sor bî navê te çi be temam navê te sûre li herêma Kurdistanê li te di nava fêşera me de em ê bizanibin ku sûre kengî hatiye herêma Kurdistanê û çi qasî fêrî zimanê Kurdî bûye ewa bi ciwanî qise dike ewa bi ciwanî deng dide ewa bi ciwanî diaxive bi taybetî jî wextê min lê guhdar kir bawer bikin min piçekî hesûdî jê bir ji ber ku gelek bi ciwanî bi zarava soranî daxive bi taybetî jî li parêzgeha Silêmaniyê behs li jiyana xwe dike behsa li çêkirina vîdyoyên komîdî li ser Kurdan yan jî vîdyoyên ciwan li ser Kurdan û dîroka Kurdistanê û ciwaniya Kurdistanê û çiyayên Kurdistanê û çanda Kurdistanê gelek bi ciwanî behs li wan mijaran dike û dibêje jî ku Kurdistan dilê min e ewende yani ew qasî ku hej Kurdistanê dike di nava vê fîçera me de ez dixwazim hûn ji nêz be li gel hevkarê min Diyarkur de ku çûye seredana Sûre pêre zaniye ku jiyana wî çawa ye çawa derbas dike û girêngiyê de çi ناوی خۆم کەیلبە ئەنجا کاتێک کە لە کوردستان بووین هەموو کەس وتیان کەیلب قورسە کاکە تۆ ناوی کوردیت ئەبێ ناوی کوردی بێ وتم باشە ناوی چی بێ مامۆستەکەی من لە پۆلی پێنج وتی تۆ بوویت بە هەرێم ئێستا یعنی بووم بە هەرێم بۆ 7 ساڵ ناوم هەرێم بوو بەڵام لە کۆڵان ئەگەر کەسێک ناوی من نەزانێ وتیان سوورە سوورە وەرە سوورە ئەوە چونکە خۆم سوورم ئێوە ئەزانن لە کوردستان ئەگەر تۆ ئەڵی ناوم هەرێم ئەگەر تۆ ئەڵی ناوم حەما ئەگەر تۆ ئەڵی ناوم کەیلبە جیاواز نییە پێ ئەڵێن سوورە ئەگەر تۆ سووری ناوت سوورەیە ئەو ئێستا لەگەڵ ئەو ڤیدیۆ ناوی من بوو بە سوورە لێرە لە ئەمریکا لەدایک بووم بەڵام 7 ساڵ لە کوردستان ژیاین من و خێزانەکەم لەوێ فێری کوردی بووم و مەکتەب تەواوم کردووە ئێستا لێرەم لە ئەمریکا ئیشەکەم لە ڕێستۆرانتێک و دوایی چەند مانگ ئەچم بۆ زانکۆ و دگریەکی مارکتینگ ئەگرم لەگەڵ سوشل میدیا ئیشەکەم و هیوادارم لەوانیان ڕۆژێک لە کوردستانیش ئیش بکەم لەگەڵ ڤیدیۆ دروستکردن و ئەو شتانە من 10 ساڵ بووم کاتێککە هاتیم بۆ کوردستان بۆ سلێمانی یعنی ئەوەش زۆر بچووکە ئەمن مناڵ بووم ینی بۆ من زۆر قورس نەبوو فێربوونی زمانی کوردی وتم هەر لەگەڵ هاوڕەکانم قسەم کردووە من زۆر حەزم لە هاوڕێ و چوونە دەرەوە لەگەڵ هاوڕەکانم و دوو گۆڵی ینی لە کۆڵان یاریمان کردووەتم ئەوە چییە بە کوردی دوای 2 یان 3 ساڵ کوردیەکەم باش بوو و بەجددی لە مەکتەبیش تۆزێک فێر بووم بەڵام وتم کۆڵان مامۆستایەکی چاکترە لە پۆڵ ینی بەجددی ئەوەش تایبەت بوو بۆ من لێرە بووم لەم ناو ئەم ماڵە ئەمە ماڵی نانکەم لێرە ئەژیم لەگەڵ ئەو ئێستا بۆ چەند مانگ وتم ئاهی بیری کوردستانەکەم ئەمە شتێ بکەم بە کوردی وتم ئامۆزەکەم وەرە با بچینە دەرەوە ڤیدیۆکی کورد دروستکەین بە کوردی و یەک ڤیدیۆ دروستم کردووە بۆ بزانم 15-20 سانیا بوو زۆر کورد بوو هیچ شتێکی زۆر تایبەت نەبوو بەڵام یەکسەر پۆستم کردووە 10,000 ڤیو 25,000 ڤیو 50,000 ڤیو وتم ئەمە چییە سەری منەکەن یعنی دووبارە ڤیدیۆکی تە دروستم کردووە و ئێستا بۆ 2 ساڵ کردم و خۆشەویستێکی زۆر گەورەکم هەیە بۆ سوشل میدیا و دروستکردنی ڤیدیۆ بە کوردی ئەمە بۆ ڕووداوە چونکە من ئێستا لەگەڵ ڕوودا قسە ئەکەم بیرۆکەکان لە سەرەتاوە زۆر ئاسان بوون وتم ئەتوانم هەر ڤیدیۆ دروستکەم لەبارەی کوردستان تەواو ئاسانە بیرۆکەیەکم هەیە ئەتوانم لەبارەی یابرا قسە بکەم ئەتوانم لەبارەی ئەم شتانە قسە بکەم زۆر قورس نەبوو بەڵام دوای چەند مانگ وتم هۆی ئەبێ بیریکەمەوە ئەبێ شتێکی تایبەت دروستکەم ئێستا پەیامی ڤیدیۆکانی من ئەمەیە کە کوردستان دڵخۆشکەم هەڵکی کورد دڵخۆشکەم و ژیانەکە پیشانەیەم کوردستان چەند جوانە و هەموو کات خۆشەویستی گەورەم هەبوو بۆ کوردستان و ئێستا ڕێگەیەک ئەبینم کە ئەتوانم شتێ بکەم بۆ کوردستان بە ڕێگای سوشل میدیا جلی کوردی خواردنی کوردی کولتوری کوردی هەموو شتێک زۆر جوانە بیری کەمەوە بەجدی من بەس یەک
جلی کوردیم هەیە ینی ئێستا لێبارەکەم وە بزانەمە بێ دانێکی تازە بکرم کاتێک کە ئەگەرێمە کوردستان بەڵام بەڵێ زۆر جوانە هەموو کات کە جلی کوردی لەبەرکەم ئەڵێم ئەمە زۆر تایبەتە بۆ لە کوردستان بم ئەمە لە سلێمانی بم لە فێ خۆم لە کۆڵان جە دوای ئەوە بچینە ماڵەوە یا براخ بخۆین چاپ بخۆین هەندێک کات خەڵک کۆمنتی ناشرین ئەنووسن ئەوەش زۆر ئاساییە و من ئێستا هەموو کۆمنت نەخوێمەوە چونکە ئەڵێم گرنگ نییە ئەگەر ئەم پیاوە کاک فلان ئەلێ تۆ قڵاوی یان تۆ هەزلی نیت یان شتێک و ئەوە گرنگ نییە بۆ من چونکە من خۆم ئەزانم کە ئیشی من گرنگتر لە 5 کەس کە تووڕە بوون لەگەڵ ئەو ڤیددیو ئەگەر من ڤیددیۆک دروستەکەم کە ئەڵێ کوردستان جوانە و کەسێک ئەڵێ ئەم ڤیددیۆ ڕاست نییە تۆ خوێڕیت کێشەم نییە بەشدی چونکە ئیشی من ئەوەیە کە کوردستان گەورەیکەمەوە یعنی ئەگەر 5 یان 6 کەس ئەڵێن جوان نییە ئەوان کێشیان هەبێ ئیشی من ئەمەیە ڤیددیۆکانی من زۆر سادن بەجددی من خۆم دروست دەکەم من لەگەڵ کاک دیار قسە ئەکەم بە تەلەفۆن ئەڵێم ئەم بیرۆکەم هەیە ئەو ئەڵێ باشە بەڵام بە جوانی بیڵێ من ئەڵێم باشە ئەوە ڕاستە ئەو ئەڵێ باشە بەجددی زۆر تایبەتن باوکم دایکم هەردووکیان زۆر دڵخۆشن بۆ من کاتێک کە دروستم کردووە یەکەم ڤیددیۆ وتم لەوانەیە دڵخۆش نەبن چونکە ئێستا 2-3 میلیۆن کورد سێری خێزانی ئێمە ئەکەن و دایکمە وتی نانا جوانە منیشە لە ناو ڤیددیۆکانی تۆ ئەبم یعنی من ئێستا ڤیددیۆ دروستم کردووە لەگەڵ باوکم ڤیددیۆ دروستم کردووە لەگەڵ هەردوو براکانم لەگەڵ خوشکەکەم و لەگەڵ دایکم یعنی ئەوان هەموویان زۆر دڵخۆش بوون بۆ من چونکە ئەوانیش کوردستانیان خۆشەیە زۆر حەزم لە تاتو زۆر دانم هەیە لێرە لە بڕۆکەم لە پشتی خۆم بەڵام ویستم تاتوەکی بە کوردی بنووسم وتم گەورە بێ بە کوردی و ئەمەوەی بڵێم بژی کوردستان چونکە من هەموو کات ئەڵێن بژی کوردستان بۆ ڕسمەکان بۆ پۆستەکان و ئەوەش کاتێکی زۆر تایبەت بوو هەفتەیەک دوای ئەو کاتە کە لە ئێران ژینایان کوشت وتم ئێستا کاتێکی زۆر قورسە بۆ کوردستان ئەو کورد بوو و ئێستا ئەو مردووە ئەمە شتێکی تایبەتکەم بۆ کوردستان بوو ینی چوومە ناو تاتوەکە وتم ئەم تاتۆمەوە ینی بژی کوردستان نووسیم لەسەر پشتی خۆم و زۆر گەورە بوو و ڕێکشنەکەی خەڵک زۆر جوان بوو وتیان ئەوە تایبەتە کە تۆ ئەمریکیت کە تۆ زمانی ئێوە بەکارهێنی لەسەر پشتەکەت بۆ هەتایە لێ بێ کاتێک کە من 75 ساڵم ئەو تاتۆم هەبێ لە پشتی من یعنی من ئەڵێم تایبەتە چونکە کوردستان هەموو کات لە دڵی منە و ئێستا هەموو کات لە پشتی منیشە.